بەندیەکان هەڵاتن! بەندیەکان هەڵاتن! بەندیەکان هەڵاتن! خاوەنشکۆ! خاوەنشتۆ شتێکی پیس خەماوە! بەندیەکان هەڵاتون! ئارام بە دێسە بڵێ بزانم چی بووە. فدیاس بەندەکانی دەرکرد. ئەی قەرەوڵەکانی بەندیخانە چیان دەکرد؟ فدیاس لەگەڵیان هاودەست بووە. جەنابێ دیۆکلیتیانوس چی بووە؟ ئەفسەرێکی خائن بەندیەکانی دەرباز کردووە. وا دەردەکەوێ کە تەواوی ئەفسەرانی ئەم کۆشکە خاینن. نیگەران مەبن جەنابی تیمۆس. ئەوان ناتوانن بۆ هیچ کە دەرچن. جولیۆس بەندیەکان هەڵاتون. تەواوی شار بست بە بست بگەڕێن. ئاگاتن لە تەواوی دەواازەکانی شار بێت. لە کام لەوە هەڵاتون. لە ڕێگای پشتەوەی کۆشکەوە هەڵاتون. بڕۆین. لاچن لەم لاوە ئێوە بەو لایدا بڕۆن ئێوەش بە دوای من داوەرن. کەسێک بە دەواازەیدا نەڕۆ. بە چاوان قوربان. کاڵغانەکانتان هەڵگرن و بە تەواوی وریابن. بەڵێ بە چاوان. تەماشاکەن تەواوەکەمان بەستووە. دابەزن بە تەواوی وریابن. کەسێ بە ناتوانێت دەواازە دەرباز بین. نیگەران مەبن. دەچینە ماڵی ئەمە. بەڵام ئەوەڵ جێگەی سەری لێبنن ئەوەیە. ئێمە ناتوانین لەگەڵ لەشکەری بێ ئەژماری جولیوس شەڕ بکەین. لەگەڵیان شەڕ دەکەین. ئێمە خۆ لە کوژران ناترسین. لوتفی خوددا نابێ لەبیر بکەین. بێگومان یارمەتیمانەدات. دەی پەلە بکەن. ئێمە دەبێ زووتر لە سەربازانی جولیوس بگەینە ئاوێ. بڕۆین.
وەرن کوڕینە. وەرن. ئارام وەرن. تۆ کێی؟ بیکەوە گالووس، بیکەوە. خوای گیان جەنابی ماکسیمیلیان؟ بڕۆ ژوورە مەوسن، بڕۆ بڕۆ دێ بڕۆ. بەخێرێن بەخێرێن بڕۆن بێنەوە بەخێر بێن. خوای گیان زۆر شکر خاوان شکر بە قوربانت بە بەخێرێن خانۆڵێن. چیەکەیەوە گالووس؟ ئێمە بەنهێنی هاتووین. سەرارەمەکە بڕۆ. بەر لە هەر شتێک لە پێشدا دەبێت بڕێ خۆراک و پێی خۆرمێن بۆ ئامادە بکەی. خاتۆڵێن خاتۆڵێ خاتۆڵێن خاتۆڵێن. کچەکەم عزیزم کچەکەم بێرە بەلای بابەت. دەبێت دەستپلێکی بۆ بشۆین. ئایا پێویست بوو کە ئێوە بەم چەشنە خۆتان تووشی مەترسیکەن و ئێمەش ئازار بدەن؟ ئێمە دەبوو کارەمان کردبا. من خۆشحاڵم. تەنیا نیگەرانی مێوان. ئێوەش کە خوداتان لەگەڵا. ئەو پشتیوانێکی مێرەبانە. ئێوە وا دەزانم بەم کارە پر مەترسیە چه هەنگاوێکی بە کاڵتان هەڵگرتووە. ئێمە لە بەرامبەری بوتی گەورەیاندا ڕاوەستاین. بە تەواوی ئیمانی خۆمانەوە لە بەرامبەری کوفری ئەواندا ڕاوەستاین و هەستاینە سەر پێ. ئەوە بێگومان ئاینی ئێمە پاشی ئەمە پەیڕەوانی زۆر پەیداکات. وە کارێکە ئێمە کردمان ئەو پەڕی ئاواتمان بوو. بێگومان ئێمە دەکوژین. تەنیا داخوازی ئێمە لێوەیە سەبر و خۆڕاگریە. تەنانەت بیریشم نەدەکردەوە کە بتوانین بۆتی ئیمپراتور بەم جوانیە بشکێنین و خودای درۆینی ئەوان ڕسوا بکەین. نازانن لە کۆشکدا چه هەرایەک بوو. دەدوت کە ئاو چۆتە شارە مێرولەوە. لە سەرەتا کە دەستمان پێکرد ئەسڵەن هیوامان بە سەرکەوتن نەبوو. مەبەست تەنیا بەجێهێنانی ئەرکی سەرشان بوو. ئەسڵەن بیرمان لە سەرکەوتن یا تێکشکان نەدەکرد.